سڵاوتان لێبێت ئێمە بەرنامەکانمان بەرداوامە لە شاری هەولێری خۆشەویست لە گەڕەکی بنەسڵاوانی ئێستا ماڵێکەیە کە پێڵێن ماڵی کاک پشتیوانی خۆشناو. کاک پشتیوان خۆشناو لەم ماڵەیە خەریکی دروستکردنی ئامێری مۆسیقایە. کاک پشتیوان کە ئەمە ماڵەکەیانە پێی ڕاگەاندین لە ساڵی 1970ەوە خەریکی دروستکردنی ئامێری مۆسیقایە بەتایبەت ئامێرە شەقەکان. ئێمەش ئەچینە ماڵەکان و پرسیاری لێکین سەبارە بە دروستکردنی ئامێری مۆسیقا و چۆن ئەم پیشەیی هەڵبژاردووە. سڵاو لێبێت. زۆر سپاس. ئەمە کاک پشتیوان خۆشناوە کە خەریکی دروستکردنی ئامێرە. سڵاو لێبێت و ئێمە حەزمان کرد لەم بەرنامەیە تۆ بەسەرکەینەوە کە خەریکی دروستکردنی ئامێری مۆسیقای. سپاس بۆ ئێوە زۆر بەخێر بێن و بەخێربێن سەرچاوەکان. چەند ساڵە خەریکی میشیت؟ تقریباً لە ساڵی 88ەوە من خەریکی دروستکردنی ئامێرەکانی مۆسیقام. زۆربەی ئامێرە شەرقیەکان تار، سێتار، تەمبور، سنتور، ساز، عود بێزگە لە کەمان و گیتاریش. خۆشی هەر ئازفیت؟ هەمویان نا، بەڵام زۆربەی ئامێرە شەرقیەکان لێ دەدەم. تار و سێتار و تەمبور و ساز و عود لێ دەدەم بخۆم. چۆن ئەم پیشەیەت هەڵبژات؟ حەزەکەی بە ئێمە سەیری ئیشتەکان بکەین. ئەمە ئیشتەکان تەوانە؟ زۆر ساتە. ئەلبەتە گەر زیاتر باسی دروستکردنی ئامێرەکانی مۆسیقای بکەم دەبێت لە کارگاوە پیشانتان بدەم لەو کاتێکە دەست بە ئامێرەکان دروستکردنی ئامێرەکان دەکەین کەەوە حتمما دەوێت، بەڵام بەداخەوە من ماوەیەکە ماڵم گواستیتەوە کارگەم نەمایە تقریبانەوە 10 ساڵێکیش دەبێت بە گشتی وازم لە دروستکردن هێناوە بەس تاکە دانە دروست دەکەم وەکو تەفەنون بۆ حەزی خۆم. زیاتر بۆ ئیشی تیجاری و بۆ فرۆشتن و ئەوانە تقریبا وازم لێنە. هۆیەکەی وێ لەو کوردستانی لای ئێمە زیاتر ئەو ئامێرانە بایەخی پێ نادرێ و فرۆشی نییە. ئەمن لە وڵاتی ئێران ژیاوم زۆر لە ساڵەکانی 75ەوە کە لەوێ ژیاوم زۆرتر ئامێرەکانی شەرقیم دروست کردووە. لە ئێران برەوی زۆرە و خەڵک زۆر احتیمامی پێدا و خەڵک زۆر ئامێری مۆسیقای لێدا بەتایبەت ئامێرەکانی خۆیان، یعنی ئامێرەکانی با بڵێن ئامێرەکانی شەرقی کە دروستکراوی خۆیان و زیاتر احتیمام بە دروستکردنی ئامێرەکانی خۆیان دەدەن و زیاتر بە احتیمام بە لێدانی مۆسیقای خۆیان دەکەن. مرۆڤەکان حەزیان لە مۆسیقایە، ناتوانین بڵێن هیچ کەسێک حەزی لە مۆسیقانیە، بەڵام دروستکردنی ئامێرەکانی مۆسیقای سەرهەڵدانی تێدایە وەکو ئەوەی کە هەریەکێک حەز بکات بە دروستکردنی ئامێرەکانی مۆسیقای. من سەرەتا حەزم لە لێدانی مۆسیقا کردو، دەستم بە لێدانی ئامێری مۆسیقا کردووە، دوایە یەواش یەواش چەکەرەی کردووە لە مێشکم کە منیش دروستی بکەم. هەرچەندە ئەو کاتێکە من دەستم پێ کرد ئامێرساز لە کوردستان نەبوو، یان یەک دوو دانەیەکە بوون، 2-3 دانەیەکە بوون کە منیش دەستم پێ کرد و بە ئامێرە شەرقیەکان لە ساز دەستم پێ کردووای تار و تەمبور و سنتور و سێتار و عود و ئیتر ئامێرەکانی کەشکە باس هاوکاری کردویت؟ ئەلبەت شاگردی چەند کەسانێکم کردووە لە ئێرانێ، شاگردی چەند کەسانێکم کردووە اینجا گەیشتومە ئەو مەرحەلەیە کە بخۆم دروستی بکەم. دانی پەیوەندیدار مەسەلەن وەزارەتی ڕۆشنبیریەوانە تا ئێستا بەم کاری تویان زانیوە؟
بەڵێ چەند پرۆژێکیان خستە بەردەم بەڵام من ئیشەکانیم پرۆژەکانم بەدڵ نەبووە لەبەرەوەی شتەکە پڕ بەدڵ و حەزی من نەبووە کە من بتوانم ئەسپی دروستکردنی ئەمریکان تاو بدەم چونکە هەر کەسەوە بە مەرامێک هاتووە بۆ پێشنیاری کردووە میش ڕام لێ نەبووە لە ئیشەکان مەسەڵەن ئەوان ویستیان کارگایەک دابنێن کە من وەکو فەرمانبەرێک ئیش بکەم دەی کارگایەک دابنێ و من فەرمانبەر بم من حەز لەو ئیشەی ناکەم ئەم دەمێ کارگایەکە دابمەزیم کەسانێک حتمما بخۆم سەرپەرشتی کارگایەکە بکەم و دروستکردنی ئامریکانی مۆسیقا ئەو کەسانش کە لەلای منیش ئیش بکەن هەر ئەو کەسان من کە من هەڵیان بژێرم نەک وەکو ڕسمیاتێک بێت و دانانی کارگایەک لە جێگایەک و هیچ سوودێکی نەبی و وەکو نمایشگایەکانی ساڵانەی کە بۆ کارە دەستیەکان دەکەنەوە کە هیچ سوودێکی نییە ئێمە دەمانەوێت ئینتازمان هەبی بەرهەممان هەبی لەو ئامێرە مۆسیقایانێک کە دروست دەکەین نەک لە تورکیا و لە سووریا و لە ئەوروپا لە خارج بین. ئەوانە هەمووی تەمبورن دوو زۆر شێوازی تەمبورن سێتاریشمان هەیە لەوێ ئەو سێتارەی بەردەستان ئەو تەمبورە ئەو تەمبوری یەک پارچەیە ببوورە ئەو تەمبورێکی کەش لەوێن دەرهەیە ئەو تەمبوری دوو ئەوە سێتارە کە ئامێرێکی زۆر ناسکە و ئامێرێکی زۆر خۆشە دەنجی دەوان هەروەکو ئەوەی ئەنی هێشتا تاو نەبووە تاوانەبوو خەریکین ئەوە ڕەنگم کردووە مایە ڕەنگەکەی تەواو ڕەنیەکەیت ئەوە بە هەندێک ڕەنجی تایبەت بە دار هەیە کە هەندێک دیکۆڕمات ئامینیۆم هەیە مادەی کیمیاویە لێ دەدەین دوایش هەندێک ڕەنجی تایبەت بە ڕەنگ هەیە وەکو ڕەنجی گوێز بەکاردێنین دوایش ئەوە تەواو نەبوو ئەوە جارێ سەرەتایەکەیتی تقریباً سەرەتای ڕەنگکردنەکەیتی کارەکانی ئەوەی تەواو بووە مایە ئیشەکانی دیکە لەسەر ئەم داری کە بەکارێنی بۆ دروستکردنی مامێرانە داری چین زۆربیان کاسەکان ئەوانەی ئەوەی بە داری تو دەستەکانیش بە داری گوێز یعنی ئەگەرمانوێ پیشاندانێکی دیکە بکەین بەڵێ ئەوە بڵێن ئەوە تەمبور ئەوە کاسەکەی ئەو لە تووە ئەوەشی هەر لە تووە سەفحەکەی دەستەکەشی لە گوێزە لە کوردستان ئەلبەت ئێستا دار کەم بوویتەوە داربڕین نەمایە تقریبان وەختیانێک کە من دارم بە زۆر دەکڕی بەڵام بە حکمی ئەوەی کە داربڕین کەم بوویتەوە ئێساش کەمتر دارم بەدەست دەکەم نیش لەبەرەوەی بخۆشم کەمتر دروست دەکەم ئێستا وردە دانەدانە دروستەکەی بۆتوانێت تقریبا هەروای ئەنی ئێستاوە تارێکم بەدەستەوەیە ساڵێکە زیاتر خەریکم ئەوە هەر مەجالم نییە تەواوی بکەم ئەو سێتارە دوانم بەدەستەوە بوو یەکیان ئەو سێتارە بوو یەکیان ئەوەم تەواو کرد لە بۆ یەکێک لە تەڵەبەکانم ئەوە ئیتر تەواوم کرد ئەوەشیانەوە چونکە بۆ خۆمە هیچ مەجالم نییە تەواوی چەند تەلەبەت هەیە ئەوانەی کە سەرەتا تازە دەستیان پێکردوون ممچینە هەشتنۆدەیەک ئەوانەی کە متفاوقن ینی چەند ساڵێکە دێن تقریبا ئەوانیش دەتەڵەبێکی دیکەم هەیە کە ئەوانە فێر بووینە باشن ینی لەم داهاتووە ئینشەڵا 20 هونەرمەند دروست دەکەیت زۆر لەوە زیاتر احتیمالی سی و چونکە من لە ئێران بە بەردەوامی کارم هەم دروستکردن بوو هەم دەرزگوتنەوە بوو بێزگەلەوەش کە بەشداری کۆنسێرتەکان و بەشداری فیستیڤالەکان هەندێکیان خۆبەخشە هەندێکیان بە پارەیە هەندێک ئامێر بە تایبەت ئامێری تەمبور ئەوە ئامێری تەمبور ئەوە بەلاشە ینی ئەوە هەر تا ئێستا پارەم لە هیچ کەسێک وەرنەگرتووە ئی تەمبور بەڵام ئامێری تەمبور لەبەرەوەی ئامێرێکی عیرفانیە چونکە کاری میش لە میانەی عیرفاندایە مۆسیقای عیرفانیە مۆسیقای عیرفانیە تا ئێستا پارەی تەمبورم وەرنەگرتووە لەبەرەوەی ئێمەش وەکو چۆن بە بەلاش فێریان کردوین حەزشمان کرد هەروەکو خۆبەخشانە بەلاش فێر بکەینەوە نمونە زۆر بێت شمشاڵیش دروست دەکەیت قوربان شمشاڵ دروست ناکەم نەیە بەس لێ دەدەم بەڵێ لێ دەدەم ئاسوین نێژ لێ دەدەم هەرەوە
دەفی بەڵێ نەخێر دروستی ناکەم بەس لێ دەدەم. ئەوە گروپی سافیە ئەوە بەڵێ ئەوە گروپی سافیە کە ئەومان کردیە لە کلیپەچیدا ئەوە گۆرانیەکەمان تەسویر کرد ئەوانش زۆربەی ئەو کارگەکە بوو بەڵێ ئەوە لە ئێران تەبان لە کوردستان هەتا ئێستا لێرە کارگایەکی بە بەردەوامی ئیشی ئامێری مۆسیقام کردووی نیمە لە دانەدانە لە ماڵەوە ئیشم کردووە دوستم کردو بەڵام بە شێوەیەکی وەکو پیشە لێرە دەستم نەکردوێت عود لەبەرەوەی زۆر لە تورکیا و لە سووریا دێت قیمەتەکان ئەوەندە لە خوارەوەی ئیتر کەلچی ئەوەی نێمە دروستی بکەین ئەوەش تارەکە تقریبان ساڵەکە زیاتر بەڵێ هەر نەخشنی و هەر نەخشی دارەکەیە ڕێنکردنەکەی سپرتوەکەی تەواو نەبووجە بەڵێ ئەوە هێزی وشترە ئەو هێزی وشترە باڵێن ئەوەش ئەگەر تاریشی ئامادەمان هەیە پیشان بدەم ئەوان زیاتر وردەکاریەکانی تێدایەکە لە قۆچی بەرانی چیوی و پێستەی حیوان و هێزی وشتر و ئەوانە بەکاردێت. کاک پشتیانێک پرسیار لە بەڕێستەکەم لەسەرم ئەمەرانە ئەنووسی کە دروستکردنی خۆتی و خاوڵاتێکی کوردی بەڵێ ئەوانە مۆری پێوەیە هەڵبەت ئەوە جارێ مۆرەکەم لێنەداوە زۆربەی ئەمریکانی دیکەم مۆری پێوێ ئەگەر ئەوە سەری بکەن ئەو نووسرای خۆشنام ئەوە لە قەبەکەم بەڵێ هەر پشتی ئەویان خۆشنامە لە هەندێکیان پشتیوان پێ خۆشناوم داناوە ئەوە مۆری قەدیمە مۆری جەدیدیشم هەیە پشتیوان خۆشناوە. مەسەرەن زۆر جار خەڵک شانازیەکە مەسەن لە وڵاتانی تر کە کەسێک ئەگەر شتێک دروستکات مۆری ئەو وڵاتە و یان نایی ئەو وڵاتە و نایی کەسەکەش ئەنووسێتوانە هیوادارم بووی نەفوتێ ڕۆژ لە ڕۆژان لە یادەوەری خەڵکا بمێنێتەوە. بەڵێ من کە لە ئێران هەر خەریکی کار پیشەکەم هەر ئەوە بوو زۆربەی ئامێرەکان هەر ناو ئێران دەفرۆشرا لە ناو وڵاتی ئێران دەفرۆشان من لە کوردستانەکەی نەبووم لە شیراز بووم بەڵام لەبەرەوەی جار بەجاریش دەبردرا بۆ خارج لە ناوەوە کاغەزیشی لێ دەدەین ناوی خۆمان و ژمارە تەلەفۆن و ئەوشتانشمان لێدا عنوانی خۆمان بەکامل لێدا تا ئێستا چۆتە دەرەوە ینی زۆر هەمە لە ئەمریکای هەندێک چونکە ئەو وڵاتانی کە تەڕن وڵا ئەو وڵاتانی کە شێدارن زۆر ئەمێری یەک پارچەکان دەکڕن وەکو بابرین ئەوروپا بە عامەتەن و ئەمریکاش بەتایبەت سێتار یانتار ئامێری یەک پارچەیە ئەوانیان زیاتر دەبرد لەبەرەوەی ئامێرە تلیشەدارەکان ئەوانی بە تلیشە دروست دەکرین بە پارچە دروست دەکەن ئەوانە زووتر تێک دەچن. بەداخەوە من لێرە تووشی شکست دەکاتم لەبەرەوەی وڵاتەکەی ئێمە زۆر بەداخەوە تا ئێستا فێری کللتوری ئەوە نەبووە کە حەز بە هوەری خۆی بکات بردمە بازار گوتم ئەو ئامێرە بەوەندەی وتیان زۆر باشە دەکڕین بەڵام وەختی وتم ئەوە دەستکردی خۆمە وتان وەڵا نا ئەمە شتی دەستکرد ناکڕین لە تورکیا و لەوانە لە بۆمان دێت یەکوتم خۆ لەگەل لە تورکیا دێت خۆ لە معمەل نییە لەولا داری تێ بکەن و لەولاوە ئامێری مۆسیقا بێت دەرێت حتمما دەست دروستی دەکات. ئەجا بەداخەوە لێرە کللتوری تەنانەت ئەو گلەیشم هەیە لە خۆمامان خۆش ناوێت تەنانەت لە کللتوری هەر حکومەتەکەشمان وایە ڕێزم لە بۆ ئەو بەڕێزانە تا ئێستا نیانتوانیوە کللتوری شتی خۆمانە بارز بکەن و نیشان بدەن کە خەڵک حەزی لێ بکات. ئێستا لە دیسانەکە مەزبورم دیسان ئەو نمونەی ئێران بێنمەوە لە دوورترین جێگای گوندەکانی ئێران خەڵک تاک نییە لە ئێرانێ کە هوەرێکی بەدەستەوە نەبێت هوەرێکی نەبێت تەنانەت لە گوندەکان ئەوە مافورە ئەوە گەبەیە ئەوە نەخشی سەر قماشە ئەوە دروستکردنی نەحتە نەحاتی دەست هوەر زۆرە خەڵک نەقاشی ئەوە ڕسم ئەوە خەت ئەوە ئیتر هەموو دەتوانم بڵێم 99 ئێرانیەکان خەتیان خۆشە و خەتاتنەوە بێزگەلەوەی لەبەرەوەی لێندەر ئەمە وها فێرکرانە لە ئیبتدائیەوە فێرە خەتیان کردینە هەروە منیش ئەندامی کۆمەڵی خۆشنووسانیشم. بەڵێ ئێستا ئێمە لێرە لەو حەیەکمان بینی کە بەڕێزت ئەندامیت لە کۆمەڵی خۆشنووسانی کوردستان بەڵێ خەتاتیشی بەڵێ خەتات بەڵێ بەر لەوەی کە مۆسیقا لێ بدەم و بەر لەوەی کە ڕسم کێشم خۆشنووسی فێر بووم دوایە ڕسم و ئیتر هاتی مناو
کاری کەندەکاری و تەنانەت ئیشی نەحاتیش دەکەم ئەلبەتە دەبووە لێرە ئامادەی پەیوەندێک لە ئیشەکانی کەن وەڵام مابزانم ئەوە شتێکی لێ ئەلێرە ئەگەر تماشای بکەن ئەوە ژێکە لە کەندەکاریەکانی کە بەدەستی کرایە دروستکردنی تار و ئەوانەش ئیشی نەحتی تیایە هەر ئیشێکە هەر بەشێکە لە نەحت بەڵام نەحتێکی گەورەیە وردەکاری لە دەنگدانەوە لە ئیشی فیزیکیەکەی مۆسیقیە بەڵام لەوە کاری فیزیکی تێدا نیە بەڵام لە مۆسیقا لەبەرەوەی ئیشی دەنگدانەوەیە کاری فیزیکی تێدا دەکرێت تۆ بێجگەلەوەی مەسەرەن کە تۆ خەتات وان دوکانیشتی واتە یان خەتاتی هەیە خۆت بەخوای ئیتریشی خەتاتی شەر بۆتە ئەو فلێکسە و ئەو بە کۆمپیوتەرەوانە کاری خەتاتیش وەلە ئەو من بەشداری دەکەم لە ئێستا بەشداریم کردووە لە دوو با بڵێن مسابقەی خۆشنووسی لە مستەوای عێراق و لە مستەوای کوردستان بەشداریم کردێ لە کۆڕەکانی خۆشنووسی و بەشداریم کردێ لە مسابقەکانی خۆشنووسی حتا ئەوە وەکووانە یەک دوو تابلۆی دیکەشم هەیە کارامە لە ئیشی خۆشنووسیش بەڵام وەکو جاران نیم ئەڵێن بەهرە هەموو جارێ بەسەر هەموو کەسێکە نابارێت یان کەسێ بەهرەمەند بێ مەسەن لە 100 ساڵە کەسێک جاری وایە بڕوا بکەن هونەر هەموو بەشەکانی ژیانماندا هەیە هەر کەسێک لە بوارێکدا هونەرمەندا بەڵام دەبێت ئەو بیبینتەوە بگەڕێ بزانە ئەو بوارەی کە تێدا هونەری تدایە بگەڕێ بیدۆزێتەوە ینی هونەر شتێک نییە ئەتو حتممە بچی لە بازار بیکڕی ئەکەش بوارەکەت دیتەوە ڕەوزەنەکەت دۆزیەوە دەبی بە دوایدا بگەڕێ خۆش بێت پێویستە بە خۆشەویستی من یەکێک لە ئیشەکانی من ئاوایە ئەو کەسانی کە دێن لای من بە تایبەت ئامێری تەمبور کە دێن حتمما مانگێک دوو مانگ تاخیریان دەکەم ئیمڕۆ سبەی ئەو هەفتەنا هەفتە شریکە مەبەستم هیچ نییە مەبەستم هێ بزانم بەڕاستی عاشقە لەو بوارەی عاشقی دەبێ عاشق بێ بڕێ بوار نەبێ چای بە من بکە تەمبور لێ دەدەم عاشقی تەمبور بێ دەبێ عاشقەکەی ئەوەندە بێت بە دوای دابگەڕێ هیوادارم ڕۆژە ڕۆژان لایانی پەیوەندیدار کە وەزارەتی ڕۆشنبیریە ئاوڕێک لەم مەسەلانە باتەوە کە کەسی بەهرەمەند لەم وڵاتی ئێمە فەرامۆژ نەکرێت دیسان و نەڵینەوە بەڵێ ڕاستە لەناو قەومی بەسیتە قەدری سنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لەناو حەوزێکی لیخنا تۆ جگە لە خۆت کام بەهری با بڵین دروستکردنی ئامێری تار و ئامێرە شەقەکان هەیە کچەکانیش دوا بزانم مناڵەکانت بەهرەمەند روانیش ئازفی بڵین ئەم ئامێرانن بەڵێ نەکەر دایکیان ینی خێزانەکەشم هەر کچەکانیشم هەموو بەهرەی مۆسیقیان هەیە مۆسیقاش لێ دەن و چەندەها کۆنسرت و بەرنامان ئیزرا کردیە هەر بە هەمووان پێکەوە بیرتانەوە نەکتۆ گروپێک منای خۆتان ودانێن بەڵێ گروپمان هەیە گروپی مەستورەیە کچەکان ئمەش منیش گروپی سافیمان هەیە گروپی عرفانی سافی چۆنە ناونەناوە گروپی خۆشناو نەخۆشناو سافی ناولی ناوە خۆشناو لەبەرەوەی بە زۆر ئەوە نەبێ بەڵام سافی هیرانیش هەر خۆشناوە ئێمە لە ماڵێکین ماڵێک پڕ لە ئاواز گوێگرین لە ئاوازەکانیان گوێگرین لە قسەکانیان لە شاری هەولێر لە ناوچەی بنەسڵاوە سڵاو لێبێت سمۆرەکەتانە ئەم سمۆریانی چییە؟ وەڵاهی میدیایە ئامی سمۆرێکمەیە باشە چۆن حەزی لە مۆسیقا کرد چۆن حەزی لە هونەر کرد لە ڕاستیە ئێمە چۆن لەبەرەوەی باوکم هەر لە سەرتاوە کاتی لەدایک بوون گوێمان لە مۆسیقا بووە زیاتر ئێمەش هۆگری ئەوە بووین کە بینیمانە لە ماڵەکە ژین کەسێک هەیە لە ماڵەکەمانە مۆسیقاژەنێ تر ئێمەش لەوە زیاتر حەزمان چۆتە سەری و تر باوکم هێواشاش فێری کردوین تۆش بڵین ئەتوانیت ئامێر دروستکەی ئەوکو باوکە ناتوانم ناتوانم دەستخەتە خۆشە باشم وڵی چونکە لە خێزانێکین کە هەمووی بەسایی باوکمەوە فێربووین ئیتر خۆشم حەزم لێ بوو و باوکشم هەندەرمان بووە لاسایی باوک دەکەیت تۆ تۆش وڵی لاسایکردنەوەیەک ئەرەوەڵە لاسایت لەبەرەوەی زۆر جوان لێ دەدا تر ئێمەش حەزەکەین وەکو ئەومان لێ بێ بڕۆژ ناکەم کە بگەینەوە ئاستا چەند ساڵە تۆ ئاسفیت وڵی لە ئێران هاتینەوە من پۆلیسێ بووم نازانم ئەو کاتە نازانم پۆلی چەند ساڵ بەڵێ تۆش ئاسفیت بەڵێ تۆ ئاسفیت تەمبور تۆش تەمبورە بەڵێ مش تەمبورە تۆ دەفا ئەم کوڕە بچکۆلێش هەیە ئەم برا بچکۆلێشمان هەیە ئەمیش ئاسف دەفا چۆنی باش دوای ئاسفێکمان بۆ بکەم خێزانی کاکشتیوان بەڵێ ناوم سلێرە وەڵا چۆنێتی ئیشکردەکەمەوە بوو کە لەسەر هەر
وەختی هەر کە مێردم پێ کرد بەڕاستی لەلایوێت زیاتر عەزم چۆ مۆسیقای و زۆریش یارمەتیمدا لە دروستکردنی ئالەتەکان یارمەتیمدا بەڵێ بەڵ یەکەمی شاگردم ئەشلێر بووە شاگردانی هایتێ لانێ زۆڵمە لێ کردبێ ها نانە باش پێشەوەی کە کاک پیشوان بناسیت حەزی لە هونەر ئەبوو وڵی بەڕاستی ئەزم لێ بوو بە زیاتر کە چاوم بەیکەت زیاتر پێم خۆش بەڕاستیانێ ئامۆزاشین زیاتر کە دەمدید ئەو مۆسیقای دەمیش زیاتر پێم خۆش بوو خۆشەویستی ڕوویا لە نێوانتانە تقریبان ئاگورانیشێ ئامۆزاجانە سەرکەوتوو بن هیوادارین بینەرانیش چێژیان لەم ماڵە پڕ لە ئاوازە وەرگرت بێت لەگەڵ ئاوازەکەی ئەمانە منیش بەچەتان ڕم تاس بێشەوە کاتێکی تێک بینینەوە خواتان لەگەڵ